شانۆی سیاسی هەرێمی کوردستان گەرموگوڕی گفتوگۆ و ململانەی سیاسی نێوان لایەنەکان نمایش دەکات. هەواڵی کۆبوونەوە بەردەوامەکانی ئەوان مانشێتی قسە و باسی شەقامیشە، بەڵام ئەوانەی چاودێری ڕەوشەکەن بەلایەنەوە مەبەستە ئەم جوڵە سیاسیەی ئەم جارەی نێوان لایەنەکان یەکگوتاریەکی لێ بەرهەم بێت بۆ ئەوەی ناوماڵە پەرتەوازەکەی هەرێم یەک بخرێتەوە. ئەبێ پێش بەرژەوەندی تایبەتی حیزبی خۆیان بیر لە بەرژەوەندی ئەم گەلە ئەم ملەتە چەساوە داماوە بێدەسەڵاتە بکەنەوە کە بە ساڵەهایە ئەچەوسێتەوە. یەکگرتووی یەکخستنی ناوماری کوردی تەنها ڕێگا چارەسەرە بۆ دەربازبوون لەم ئەزمەی کە تێی کەوتوین. ئەگەرنا وەزعی کورد لەمە بەرەو لاواستر ئەڕوا خراپترە بێ باشتر نابی. چارەسەری ئەمەش دانیشتنە لەسەر مێزی گفتوگۆ و لاوەنانی ئەو کێشانەیە کە پێشووتر هەبووە و گەڕانەوەی متمانەیە و سووربوونی یەک لا نەبێت لەسەر کەیسێک و لاکانی تریش بە شێوەیەکی تر بن، دەبێت بە زووترین کات بۆی چارەسەر بدۆزرێتەوە بۆ هیچ نەبێژیانی خەڵک چاک بکرێت گەڕانەوە و دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ و دووبارە دەستپێکردنەوەی گەڕێکی نوێی گفتوگۆی لایەنە سیاسیەکان و بە دامەزراوەیکردنی مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان. ڕووداوەکان تا دێت لە ناوخۆی هەرێم و دەوروبەرەکەشیدا خێرا گوزەر دەکەن. ململانەی ڕابردووی لایەنە سیاسیەکان قەیرانێکی دروست کردووە کە پێگەی هەرێمەکەشی خستووەتە ژێر پرسیارەوە. تێپەڕاندنی ئەو قەیرانە و خۆئامادەکردن بۆ گۆڕانکاریەکان تەنها ڕێگایەکی هەیە کە یەک هەڵوێستی سیاسیە. پێویستە حکوومەتی هەرێم دەرگای گفتوگۆ بە دوو جۆر بکاتەوە. یەک گفتوگویەکی ناوخۆی لە نێو سەرجەم حیزبەکان و خودی کۆمەلگای کوردی جەماوەری و شەقام بۆ ئەوەی کە ئەو متمانەیە بگەڕێتەوە لە نێوان دەسەڵات و لە نێوان جەماوەرە بۆ ئەوەی کە بتوانن بە هەموو لایەک بیر لە ڕێگە چارێ بکەن و دەرەچێک لە ئەم قەیرانەکانە بدۆستنەوە بە سوودنی کات لەم قەیرانە دەربچن. دەرگای دووەمەوتانی گفتوگویەکی ڕاستەوخۆ و ئاشکرا و ڕوون لەگەڵ حکوومەتی باخەدا بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەوەی ڕابردوو لە ساڵانی پێشوو لە ئەو ململانیە سەربازی و سیاسی سەربازیەکە بووە کە جارێکی تر دەرهاوێشتەی درێژە نەبێت لەسەر کۆمەڵگای کوردی. کاردانەوەی ئەو قەیرانە سیاسی کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستاندا بەردەوامە لە ناو کۆمەلگا و شەقامدا ڕوویەکی نەرێنی لێکەوتوتەوە. هاوڵاتیان ماندووبوونی ڕەوشەکە بە سیمایەنەوە دیارە، هەمووانیش جەخت لەسەر یەک ڕیزی دەکەنەوە، بەڵام بۆ کەس دیار نییە کەی ئەوە بەدیدێت. سامان کەریم کورد چات نیوز کفری.